ناتوانم بڕۆمە دەرەوە، هەموو شوێنی بلیت بڕەکان داخراوە. ئەم بەیانیە هەموو هۆکارەکانی گواستنەوە لە ووهان وەستا. دەبێت بەردەوامی لە قەدەغەی هاتوچۆ لە کارتی هۆبی بە تایبەت ووهان بۆ نەهێشتنی ئەم پەتایە. دەترسم ئەگەر بەڵام ناترسم درۆ دەکەم. پشکنینی پلەی گەرمی لەشم کرد. پلەکەم 37.5 بوو. هەموو کەسێک ووهان تووشی ئەو نەخۆشیە نەبوو. ژیانێکی قورس و ناخۆشە. هاتوون بۆ نەخۆشخانە دەبێت بە زوندی بگەڕێمەوە. ئەگەر ئێمە هەوڵ نەدەین کێ دەیکات؟ تاکو هیوایەک هەبێت قورسەکانی پێشوو لە بیرەکرێن. لە ماوەی 2 ڕۆژی پشودا تیمێکی پزیشکی لە شەنگەهای چیچیانگ لە هاینان ڕۆشتن بەرە ووهان. بڕوام وایە شارەکەم ناوەستێت تەنیا ژیان تێدا خەڵبەتەوە. هەستم کرد ئەوان ئیرەی بە ئێمە بن لەگەڵەوەی ئەم دەردە بڵاو بۆتەوە. ئێمە هەرماوین و بەردەوام لە پێشکەشکردنی خزمەت شانازەیەکی زۆر دەکەین. سەعات 10 بەیانی 23 کانونی دووەم هۆکارەکانی گواستنەوەی گشتی هەموو شارەکە، پاسەکان و میترۆی شارەکە بۆ ماوەیەکی زۆر دواکەوتن. سەعات 10 بەیانی 23 کانونی دووەمی 2020 شاری هووان بوو بە ناوچەیەکی داخراو لە هەوڵداندا بوون بۆ ڕێگەگرتن لە ڤایرۆسێکی بکوش بۆ ئەوەی زیاتر لە وڵات بڵاو نەبێتەوە. پاس و میترۆی ناو شارم بینی ئەم بەیانیە هەموو شتێک وەستا. زۆر کەس ناتوانن بگەڕێنەوە ماڵەکانیان. من زۆر خەفەت دەخۆم بۆیان. چەنگهانگ کرێکارێکی کۆچبەرە لە نێوان ئەوانەدایە کە ناچار کران بمێنەوە. کاتێک بیستمان هەموو هۆکارەکانی گواستنەوە ڕاوەستاون، خەڵکیشی زۆر بەسەر شەقامەکانە دەڕۆشتن. لە کۆتاییدا خۆی و هاوپیشەکانی توانیان شوێنێک بدۆزنەوە بۆ مانەوە لە پارچێکی ژێرزەمینی ئۆتۆمبیل. ڕۆشتین بۆ شوێنی مانەوەمان، باران دەباری. شوێنێکمان دۆزیەوە کاتێک بارانەکە کەم بووەوە بەردەوام بووین لە ڕۆشتن. لە نوێ ڕێگاکە زانیمان کە شوێنەکەمان پڕ بووە لە خەڵک، کەسی تری نەدەگرت. کاتێک چەنگ بەژێر باراندا دەڕۆشت، ژمارە و کەسانی کە دڵنیا ببوونەوە لە توشبوونیان لە یەکەم ڕۆژدا 495 کەس بوون. پێش 2 هەفتە ئەو ژمارەیە ئەوەندە کەمتر بوو. 9 ملیۆن کەس هێشتا لە شارەکەدا مابوونەوە. ئەم ڤایرۆسە نوێیە بکوژە بڵاو بۆتەوە. لە ڕێی بازرگانی گیاندارەوە لە ووان گیانداری شێوی بە نایاسایی دەفرۆشرێت. بڕوایان وایە کە ئەم بازاڕە نایاساییە بۆ بە خاڵی سەرەتا بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. لەیەکی کانونی دووەمدا دەسەڵاتداران بازاڕەکان داخست، بەڵام لەو کاتەدا ڤایرۆسەکە بڵاو بووبەوە. دکتۆر چاو زیگانگ یەکەم کەس بوو لە کارمەندە پزیشکەکان کە بەرەنگاری ئەم ڤایرۆسە بووە. ئەم نەخۆشانە لە دەری ووهانەوە دێن. تایان هەیە، ویستی خواردنیان نییە، کۆکیان هەیە. وێنەی تیشی دەری خست کە هاوکردنی سیەکانیان هەیە. بەڵام لەو کاتەدا باشترین ڕێگا بۆ زانی نەخۆشیەکە ئەو کەسانن کە پەیوەندیان هەبووە لەگەڵ ئەوانەی لە بازاڕی جاندارەکاندا کار دەکەن. لۆمەی جاندارە کێوەکان دەکرێت، بەڵام بەڵگەکان دەریان خست کە لە نێوان مرۆڤەکاندا بڵاوبۆتەوە. چۆنک نانشانی تەمەن 83 ساڵ بە پاڵەوانێکی نێودەوڵەتی دادەندێ لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی سارز لە ساڵی 2002-2003دا قسەیەکی تری لە هەواڵەکاندا کرد. بەڵگەکان دەری دەخات کە دەبێت بڵاو ببێتەوە لە نێوان مرۆڤەکاندا. ئێستا زۆرێک لە نەخۆشەکان لە ووهانن. تا ئێستا نەخۆشی لە ووهان ئاوا بڵاو نەبووتەوە. بەڕای من دەبێت خەڵکی لە ووهانەوە دوور بن. ئەم ڤایرۆسە وای لە خەڵک کرد کە لەسەر تاسەرچیندا ئاگادار بن. تیمی پزیشکیش تووشی نەخۆشەکە بوون. لە کاتێکدا بارودۆخی ووهان خراپ بوو، ئەو قسانەی لەسەر ڤایرۆسەکە دەکران زۆر بوون. ئەم ڤایرۆسە ئێستا لە کەسێکە بۆ کەسێکتر دەگوازرێتەوە. نەخۆشەکانی دکتۆر چاو هەرگیز سەردانی بازاری فرۆشتنی خواردنی دەریاییان نەکردبوو. لەگەڵەوەشدا خۆشی تووشی ڤایرۆسەکە بوو. دوای 2 ڕۆژ دڵنیا بوونەوە کە پشکنینەکەی پۆزەتیفە. ئەگەر خۆت نەپارێزیت و بەرکەوتنت هەبێت، تووشی نەخۆشیەکە ئەبی.
زۆرێک لە یاریدەدەرەکانی چاو هەمان نیشانیان لێ دەرکەوت. پزیشک و پەرستارەکانی تیمەکەی خۆم توش بوون. لەمەوە بۆمان دەرکەوت کە نەخۆشیەکە بە خێرایی بڵاو دەبێتەوە. 38,000 لە کارمەندانی تەندروستی شاری وان توش بوون بە ڤایرۆسەکە. ڤایرۆسەکە پەرەیسەند خەڵک زۆر هات بۆ کلینیک و نەخۆشخانەکان. نەخۆشەکان تایان بەرز دەبوو. دەزگای تەندروستی شارەکە فشارێکی زۆری کەوتە سەر. زۆر قەرەباڵغ بوو، شتی وام نەبینی بوو لە تەمەنمدا. نەخۆشیەکی زۆر ڕیزەیان بەستە بوو بە شێوەی بازنەی دەمبینی زۆر بێتاقەت بوون. ڕیزێکی بێکۆتایی ئەنۆرەیان گرتبوو کە دەبوو بە بێ پشودان کار بکەن. لە ڕۆژی دووەمی قەدەغی هاتوچۆدا کارکرا لەسەر دروستکردنی نەخۆشخانەیەکی 1000 قەڕەوێڵەیی تایبەت بە توشبوانی نەخۆشی کۆرۆنا بە ناوی نیوهوشان. ئەرکی من هەموو ڕۆژە خێراکردنی کارەکانە. ئێمە هەوڵی تەواوەتی خۆمان دەدەین بۆ تاواکردنی بە کەمترین کات. لەگەڵەوەدا یەک نەخۆشخانە بەش ناکات. نەخۆشخانەیەکی تر ئامادەکرا بۆ نەخۆشیەکە کە 1600 قەڕەوێڵە بوو. ساڵی نوێ پیرۆز بن لە کارمەندە پزیشکیەکان کە لە بەرەکانی پێشۆ تێدەکۆشن. ئێمە ئاهەنگی ساڵی نوێ دەگێڕین، ئێوە ژارمەتیمان دەدەن بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە. لە شەوی سەری ساڵی چینیدا شەوی کۆبوونەوەی خێزانەکان زیاتر لە 1200 کارمەندی تەندروستی لە هەموو چینەوە گواسرانەوە بۆ یارمەتیدانی هوان. لە شەوی سەری ساڵدا سەرۆک شی جینپینگ کۆبوونەوەیشی ڕێخست لەگەڵ ئەندامانی مەکتەبی سیاسی دڵنیای کردنەوە کە سەلامەتی هاوڵاتیان کاری لە پێشینەیەتی. هەروەها گەمارۆدانی ڤایرۆسەکە گرنگترین کار بوو کە بیکەن. من ڕای دەگەیەنم وەک ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بڵاوبوونەوەی نەخۆشیەکی مەترسیدار هەیە لە هەموو جیهاندا کە پێی دەوترێت ڤایرۆسی کۆرۆنا. لە سیوێشی کانونی دووەمدا ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاند ئەم نەخۆشیە خێرا بڵاو دەبێتەوە. کێشەیەکی گەورەیە بۆ تەندروستی جیهانی و کۆششکردن بۆ نەهێشتنی نەخۆشیەکە بەردەوامە. هۆکاری سەرەکی بۆ ئەم ڕاگەاندراوە بەهۆی ئەوەوە نییە کە لە چین ڕوویداوە. خەمی گەورەمان بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەی بۆ وڵاتانی نزیک و ئەوانەی سیستمی تەندروستیان لاوازە. لە هەموو شارەکانی چین کارگە لە کارکەوتوەکان کە پێداویستی پزیشکیان ئامادە دەکرد کەوتنەوە کار و بەرهەم بۆ وان. نەخۆشخانە گشتەکان گۆڕانکاری گەورەیان کرد. زۆربەی ژوورەکانیان کردە شوێنی کەرەنتینکردنی گومان لێکراوەکان. ئێمە چوینە بەشێکی نەخۆشخانەکە، بەڵام پێمان وترا کە ناتوانین هیچ شتێک ببینە شوێنی کەرەنتین کراوەکانەوە تەنانەت کامێراش. نەخێر ڕێگی پێ نەدراوە، ناتوانین مۆبایلەکەت بهێنیت. من مۆبایلێکی نوێم بۆ خۆم کڕیوە 1850 یوانم پێداوە. ناتوانم بیبەم لەگەڵ خۆمدام بۆ ماڵەوە تاکو نەخۆشیەکە تاو نەبێت. ناتوانم لەگەڵ خۆم بیبەمەوە وەکو یادەوەری بە دیوارەوە هەڵی دەواسم. جێگری بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت ئەوەی دەچێتە ژوورەوە دەبێت لەوێ بمێنێتەوە. دەبێت پزیشک و پەرستیارەکان دوو چین پۆشاکی پزیشکی لەبەر بکەن، دەستکێش و گۆرەوی، ماسکی دەمولود لەگەڵ چاوپارێزێک پێشەوەی بچنە ئەو بەشە تایبەتەوە. ڕوخسارم بریندار بوو لە زۆر لاوە، دەبێت شاش بکەم لە ڕوخسارمەوە. ئەوە وەک سزا وایە. لە کۆتاییدا ڕێگەدرا کە کامێرایەکی گۆپڕۆ بچێتە ژوورەوە، بەڵام دەبێت پاک بکرێتەوە. لە کاتی ڕۆژدا دوای وێنەگرتن لە ماوەی 6 ساعات کاری بەردەوامدا هیچ ناخۆنەوە، هیچ ناخۆن، تەنانەت ناشتوانن بچنە تەوالێت. نەخۆشخانە دایبی بۆ کڕەوین. ئێستا پێتەوەیە؟ نەخێر. پێشتر بەکارت هێناوە؟ بەڵێ لەبەر ئەوەی دەبێت میز ڕابگریت. ئەی ئەگە پێویستی کرد بچیتە تەوالێت. یەک پۆشاکی پارێزەر بە 300 یوانە. دەبێت زۆر ئاگاداری بین. ئەمە دکتۆر تانکشینە، 2 هەفتەیە نەگەڕاوەتەوە ماڵەوە. پاکەرەوەم زۆر بەکارهێناوە بۆ نەخۆشێک. ئێستا دەبێت سێز و دەستکێشدا بکەنم. بەپێی تانک ئەو نەخۆشانەی کە بارودۆخیان خراپە دەبێت بە وریاییەوە مامەڵەیان
لەگەڵدا بکرێت. کاتێک ئۆکسجینی تەواو نییە ئیتر لە هۆش خۆی دەچێت جوڵەی زۆر دەکات کە ناتوانێت کۆنتترۆلی بکات دەبێت چارەسەری تایبەتی بۆ بکرێت وەکو بەکارهێنانی ئامری هەناسەدانی دەستکرد یان دەرزی لێدان زەنگی نەخۆشخانەکان لەکار ناوەستێت پەرستێرەکان دەبێ خێرابن بۆ ئەوەی بەردەوام لیان نزیک بن. دوای تەواوبوونی داوامەکەی دکتۆر تانکشین دەبێت دەستکێش و دەمامەکان دابنێت و پێستی هەموو لەشی لیری دەرکردووە. کاتێک کار دەکەیت و سەرقاڵ دەبیت هەست بە خوران ناکەیت بەڵام دوای خۆشتن خورانی لیرەکان دەست پێ دەکات. دەبێت 6 بۆ 8 سەعات پشوو بدەم. بۆ بەردەوامبوون لە کارکردن ئەم پزیشک و کارمەندە ماندوونە ناسانە دەبێت زۆر بخۆن. پیاو لە بەشی خواردن کەمن ئەوان خۆیان کەم دەخۆن ژن زۆر دەخوارد ئەگەر کەم بخۆیت وزەت لەکوێوە دەست دەکەوێت ئێمە پێویستمان بە وزەیە دەبێت ئاگاداری نەخۆشەکان بین. دوو کەس و یەک سیسەم تەنیا 4 ژوورمان هەیە. دوو کەس لەسەر یەک جێگا ئەم سیسەمە زۆر بچووکە. ئێمە تەنیا لەسەری دەخەوین ئەمە لە هیچ باشترە. تۆ هاوڕەکانت لەم کاتەدا ورتان بەرزە. دەبێت ورەمان بەرز بێت چۆن بتوانین کار بکەین ئەگەر بێتاقەت بین دەبێت ئەمە بکەین. ئەوانیش دەترسن خۆم دەترسم ئەگەر بەڵام ناترسمەوە درۆیە. هەمیشە کوڕەکەم و دایکم ئاگادار ئەەکەمەوە من تاکە منداڵی ئەوانم ئەگەر هەر شتێکم لێبێت هەستی ئەوان چۆن دەبێت و کوڕە بچووکەکەم چی بەسەر دێت. تۆ بیری دایکت دەکەیت کەمێک بچۆ دووەوە بادایە جوان بتبینێت. بەڵێ ئاوا ددانەکانت باش گەشەی نەکردووە. تەنیا دەتوانم بە کوڕەکەم بڵێم چاوەڕێی دایک و باوکی بکات تا دوای تەواوبوونی نەخۆشیەکە. ئەو کاتە دەمەوێت بیبەمە دەرەوە بۆ یاریکردن. بمبورە. لە سەرەتای مانگی شۆباتدا زیاد لە 10,000 کارمەندی پزیشکی لە هەموو چینەوە ڕۆشتن بۆ یارمەتی. لە دوای چەند هەفتەیەک ژمارەکە 3 ئەوەندە بوو. پزیشک و پەرستیار لە 16 پارێزگاوە بران بۆ ئەوەی یارمەتی وان و شارەکانی چواردەوری بدەن. یەک پارێزگا گرنگی دەدات بە یەک شار. هەواڵی خۆش لە 2 شۆباتدا بڵاو بووە. نەخۆشخانەی فریاگوزاری هۆشانشان دەستی کرد بە وەرگرتنی نەخۆشەکانی توشبوو بە کۆرۆنا دوای کەمتر لە 2 هەفتە لە دروستکردنی ئەو نەخۆشخانەیە. بەڵام لە کەمی ئامێری پشکنیندا کۆنتڕۆڵکردنی بارودۆخەکە قورس بوو. هێشتا کێشەی کەمی ژماری جێگا هەیە لە نەخۆشخانەکاندا. هەر کەسێک تووشی نەخۆشیەکە بێ بە خێرایی بە ناڕێکی دەبرێن بۆ نەخۆشخانە لەبەرەوەی ئەو 9 ملیۆن کەسەی لە ماڵەوە کەرەنتینەکراون سەلامەت بن. هێشتا لە ناوەڕاستی شارەکەدا خەڵکیی زۆر تووشی نەخۆشیەکە بوون. دەبێت جیا بکرێنەوە بۆ وەستاندنی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. من لە ناوەندی خزمەتی کۆمەڵگەوە هاتووم. وەی جینگوۆی تەمەن 57 ساڵ پشکنینەکەی پۆزەتیڤ بووە. لە 25 کانونی دووەمدا تووشی کۆڕۆنا بوو. لەو کاتەوە بەتەنیا لە ماڵەکەیدا. خەڵک زۆر گلەی دەکرد کە یارمەتی تەواومان نادەن. ئەو کارێکی زۆر بەپەلێ بەلایانی کەمەوە لە کۆمەڵگەکەماندا. وەی ڕەتی کردەوە بچێتە نەخۆشخانە بۆ چارەسەر. پێم باشترە لە ماڵەوە پشوو بدەم. خەمی ئەوم بوو لە نەخۆشخانەکە ڤایرۆسەکە بڵاو بێتەوە هەوا لەوێ کەمترە. بەهۆی کەمی ئۆتۆمبیلی فریاکەوتنەوە پۆلیسی شارەکە بارهەڵگرێک دەنێرێ بۆ ئەوەی بەڕێزەوەی بگەێنێت بۆ نەخۆشخانە. دوای 15 خولەک وەی دەگاتە نەخۆشخانە بۆ کەرنتینکردن. بۆ نەخۆشەکە بارودۆخەکە ناخۆش نەبوو. دوایەوەی سندوقی خواردنەکەی کردەوە ورەی بەرز بۆوە و هێور بۆوە. خواردنی ئێرە باش دیارە لە خواردنی ماڵەوە بەتامترە. ناتوانم لە ماڵەوە خواردن ئامادە بکەم بۆهۆی غازەوە.
غاز تووشی کۆکە مەکات تاکو شتێک لە ماڵەوە گەرم دەکەمەوە. ئێستا لە شارەکەدا هەزاران ناوەند کراونەتەوە بۆ ئەوانەی کە لە کەرەنتینەدان. هەروەها بۆ ئەوانەشی کە پەیوەندی ڕاستەوخۆیان هەبووە لەگەڵ توشبووەکاندا کە تایان هەیە، ئەوانەشی کە نیشانەی نەخۆشیەکەیان هەیە و دڵنیان نەبوونەتەوە. لە 5 مانگی شۆباتدا دکتۆر چاوزیگانگ تەندروستی باش بووە و دەگەڕێتەوە بۆ سەر کارەکەی. بەڕای من تا بێت جەنگەکە گەرمتر دەبێت. ناتوانم بڕۆم، هەموو نەخۆشەکان پێویستیان پێمە. دەبوو بگەڕێمەوە هێڵی پێشەوەی بەرەنگار بوونەوە و بەردەوام بم لە شەڕکردن. من دڵنیام کە دەتوانین سەرکەوتوو بین. ڕێژەی مردن بەم ڤایرۆسە لەم کاتەدا لە سەدا 3 کەمترە لە نیوەی ڤایرۆسی سارس کە هەرچەندە ئەو زۆر زیاتر بڵاو دەبێتەوە. لە 3 شۆباتدا ژمارەی مردووان گەیشتە 361 کەس، نزیک بووەوە لە ڕێژەی سارس. بەڵام ڕۆژێک دوای ئەوە ژمارەی نەخۆشەکان بە شێوەیەکی بەرچاو کەمی کرد لە دەرەوەی کەرتی هوبی کە هوان پایتەختێتی. ئەوەش ئاماژەیە کە بەوەی کە داخستنی وان خەریکە سوودەکانی دەردەکەوێت. لە هەفتەی سێمی قەدەغی هاتوچۆدا زیاد لە 10,000 توش بوو ڕاگەیەندرا، لەگەڵەوەی 10,000 تر هەن هێشتا دڵنیان نەبوونەتەوە. بەڵام کەمتر لە 200 قەرەوێڵە هەیە لە نەخۆشخانەکاندا چۆڵ بن. حکوومەت بڕیاریدا کە تەلارە گشتەکان بگۆڕێت وەکو یاریگاکان و شوێنی کۆنفرانسەکان بۆ نەخۆشخانەی کاتی. تا ئێستا 3 تەلار کراوە بە نەخۆشخانە و 4,000 قەرەوێڵەیان پێدراوە. کاتێک لە هوتێل بووم پشکنینی خێران بۆ نەکرا، نەمدەزانی چیم لێ هاتووە، چی بەسەر لە شووباری تەندروستیم هاتووە. خاتوشینی تەمەن 25 ساڵ لە وتێلێکەوە گواسترایەوە بۆ ناوەندێکی کەرەنتینەکردن وەک نەخۆشخانەیەکی کاتی. ئەو نەخۆشانە وەردەگیرێت کە نیشانەی سەرەتاییان هەیە. ئەو نەخۆشانە وەردەگیرێن دەتوانن ئاگاداری خۆیان ببن. ئەم خانمە لە ڕیزدا وەستاوە بۆ وەرگرتنی ئاوی گەرم. ئەم شوێنە باشە بۆمانەوە؟ بەڵێ کێشە نییە، دەبێت لە یەکتر تێبگەین. ئەی بۆ بەکارهێنانی تەوالێت؟ کێشە نییە، دەبێت لە ڕیزدا بوەستیت. چەند دەبێت چاوەڕێ بکەیت؟ بۆ تەوالێت زۆری ناوێت، بەڵام ئەگەر ئاوی گەرمت بوێت دەبێت زۆر چاوەڕێ بکەیت. نەخۆشێک وا دەزانێت پەیامنەرەکەی کەناڵی CGTN پزیشکێتی. من پزیشک نیم، من پەیامنێرم. بەڕێزی موسڵمانە خەڵکی کەرتی چینکایە کاتێک گەشتی کردووە بۆ وان تووشی نەخۆشیەکە بووە. خواردنی حەڵاڵیان پێدام. خواردنی تایبەت هەیە لێرە؟ بەڵێ ڕاستەوخۆ ناردیان بۆ شوێنەکەم. پێویست دەکات پارە بدەین بۆ خواردن و چارەسەر لێرە؟ نا نەخێر، حکوومەت سەرپەرشتی هەمووی دەکات. خانمێک ڕەخنە دەگرێت لە وەڵامدانەوەی تیمەکان. ئەم وڵاتە هەوڵ دەدەن ڕزگاری بکەن، بەڵام بە دەنگەوە هاتنی حکوومەت لە کارە تەندروستیەکاندا زۆر خاوە. ئەمڕۆ زۆر کەس هاتوون چاوەڕێی دکتۆر لیوینگیانگن. وینلیانگ پزیشکێکی شارەکە بوو، ویستی خەڵکەکە ئاگادار بکاتەوە لەسەر ڤایرۆسەکە پێشمانجێک لە داخستنی شارەکە، بەڵام دەسەڵاتدارانی شارەکە بە درۆیان خستەوە. خۆشی ئازاری هەبوو. کەناڵەکەمان پەیوەندی پێوە کرد، بەڵام ئەو کاتە توش بوو بە نەخۆشی کۆرۆنا. ئەمڕۆ نەهات بۆ ئێرە. لە 7 مانگدا دکتۆر لی مرد. لە فشاری دانیشتوانی شارەکە تیمێکی تایبەت نێردرا بۆ لێکۆڵینەوە لە هۆکارەکانی مردنی دکتۆر لی. لە کاتی ڕێگەگرتن لە ڤایرۆسی کۆرۆنا زیاتر لە 3,000 کارمەندی پزیشکی لە وڵاتی چین توش بوون، زۆربەیان لە وان بوون، دەیها کەسی تریش مردن.
کاتێک پزیشک و پەرستێرەکان لە نەخۆشخانەکاندا ژیانی خۆیان دەخستە مەترسیەوە، خەڵکی وان هەوڵی خۆیان دەست پێ کرد بۆ شارەکەیان. دەستکێش و پۆشاکی پزیشکی وەکو یارمەتی درابەتیمەکان لە هەموو شارەکانی تری چینەوە، تەنانەت لە درەوەی وڵاتیش. ئەمە هوانگە، دایکی دوو مناڵ و خاوەنی ساونایە لە شارەکەدا، هەروەها خۆبەخشە. ئێمە بە دوای دکتۆر هاودا دەگەڕێن بۆ گەیاندنی پێداویستیەکان. بەڵێ زۆر سوپاس. ئێمە ئێستا گەشتینە دەروازەی 4 بەلای ڕاستدا بڕۆ. کەس ئەم یارمەتیانە وەردەگرێت؟ باشە، سوپاس. گواستنەوە ئاسان نەبوو. کاتی پێدەچێت تا دەروازەیەک دەدۆزنەوە. زۆرێک لە دەروازەکان لە شاردا داخراون بۆ بڵاو نەبوونەوەی نەخۆشیەکە. کاتێک گەیشتینە ئەوێ، پزیشکەکان چاوەڕێیان دەکرد. ئەمە چەند ڕۆژێکی دەوێت. هێشتا ماسک و مادەی پاککەرەوەکان زۆر پێویستن لێرە. شتەکانی تر باشن. بەڵێ، ئەوە زۆر سوودی دەبێت. پێویستیمان بە ماسکی پزیشکیە. و 2400 ماسکی پزیشکی هێناوە. لەم کاتەدا دەستکەوتنی کارێکی قورسە. هەموو خێزانە خۆبەخشەکان دڵخۆش نین لەگەڵ ئەوانەی ئەو کارە دەکەن. هەندێک خێزان پشگیری ئەو کارانە دەکەن، هەندێکیان نایکەن. لە بری ئەوە داوا لە خۆبەخشەکان دەکەن خۆیان جیا بکەنەوە. ئەوانە خێزان و منداڵەکانیان لە شوێنی تر دەژین. بەڵێ، تەنیا بۆ کاری خۆبەخشی تەنانەت هەندێک سەریان بە تەواوەتی تاشیوە. دایک و باوکم لەگەڵ دوو منداڵەکەم لە ماڵەوەن. ئەوان ئەم کاری من دەیکەم بە دڵیان نییە، بەڵام من سوورم لەسەری. لەبەرەوەی زۆر کەس هەن پێویستیان بە یارمەتیە. منیش تۆ دەخەمە کێشەوە وایە؟ لەبەر ئەوە تۆ هەموو ڕۆژێک دوو دڵیت. کاتێک دەچمە ماڵەوە خۆم جیا دەکەمەوە لێیان. لەم کاتەدا پۆستەبەرەکان زۆر گرنگن. هەندێکمان بینی پێداویستی پزیشکیان دەگواستەوە. ئەم کارمەندە هیچ کاتی نییە قسەمان بۆ بکات. ئەمە یاسای کۆمپانیاکەتە؟ نەخێر، پەلەمانە بۆ وێزگەکەی تر. دوایان کەوتین بۆ کۆگاکە. لەبێ پەرستگارێکی لێبوون کە پێداویستەکانی وەردەگرت و دابەشی دەکرد. کۆمپانیای SAFی گواستنەوە زۆر یارمەتی خەڵکی داوە و پێداویستی پزیشکی دەگوازێتەوە بۆ نەخۆشخانەکانی ووهان و چواردەوری. پارەی ئەو پۆستەبەرانە دەدرێت؟ تەنیا 3 کۆمپانیای گواستنەوە هەیە کە سوورن لەسەر گواستنەوەی پێداویستی پزیشکی، تەنیا بۆ گواستنەوەی پێداویستی پزیشکیە. لەگەڵ پۆستەبەرەکانی تردا قسەت کردووە؟ ئیریە بەوانە دەبێت کە لە ماڵەوەن؟ ژنەکەم زۆر پشتگیری مەکات. زۆر لێم دووبارە دەکاتەوە کە ئاگاداری خۆم بم و چاوکراوە بم. هەموو 8 سەعات جارێک پێکەوە بە ڤیدیۆ چات دەکەین. بەڕاست؟ شی بەتەنیا دەژی لە وان، بەڵام خێزان و مناڵەکانی لە گوندەکانی چواردەوری شار دەژین. زۆر جار دەچمە ئەو نەخۆشخانانی کە چارەسەری توشبووەکانی کۆرۆنای تیاکرێت. دەترسا فێڵم لێ کردبێت. بۆچی فێڵی لێ دەکەیت؟ بە تایبەتی خەمی ئەوەیەتی کە بچم بۆ شوێنە گشتەکان و مامەڵە لەگەڵ کەسی نەخۆشدا بکەم. زۆر جار کوڕەکە مەڵێت بابا زۆر شانازیت پێواکەم. هەر جارێک جۆم لەوە دەبێ هەست بە ئارامیەکەم. لە 12 شوباتدا زیاتر لە 10,000 حاڵەتی ڤایرۆسەکە لە شارەکەدا ڕاگەیەندرا. شەپۆلی نەخۆشیەکە کاتێک گەیشت کە دەستگای تەندروستی دەستیان کرد بە دیاریکردنی نیشانەکان بۆ دیاریکردنی و کەسانی توش بوون، لەبری ئەوەی پشت ببەستن بە پشکنینی خاو. لە هەمان ڕۆژدا سەرۆک کۆبوونەوەیکی تری ئەنجامدا، لیژنەی هەمیشەیی کۆبەوە. لە کۆتایی کۆبوونەوەکەدا بڕیادرا کە لەم کاتەدا بیرۆکراسی دوژمنێکی گەورەیە بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە. ڕۆژێک دوای ئەوە شاری ووان گۆڕانکاری گەورەی بەسەرداهات لە سەرکردایەتیدا. ڕێوشۆنی توندر گیرایە بەر بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە. یارمەتی زیاتر هات. زیاتر لە 1400 کارمەندی تەندروستی سەربازی گەیشتنە شاری وان. لە 13 شوباتیشدا
11 فڕۆکە کە تیمی پزیشکی و پێداویستی هەڵگرتە بوو. ئەمە یەکەمین جارە لە وڵاتی چین فڕۆکی سەربازی وای 20 بەکار بهێنرێت. باشترین تیم دیاری دەکرێت لە ناویاندا لە حاڵەتە خراپەکان و هەناسەی دەستکرددا نەخۆشی گواستراوە ئەو نەخۆشیانەی بڵاو دەبێتەوە. لەو کاتەدا 30,000 کارمەندی تەندروستی لە 29 پارێزگاوە نێردران بۆ وان. لەگەڵەوەی بەردەوام پێداویستی بەرهەم دەهێنرێت لە کەرتی هوبی. ئێستا لە یەک ڕۆژدا زیاد لە 300,000 ماسکی N95 بەرهەم دەهێنرێت بەراورد بە سەرەتاکانی مانجی کانونی دووەم کە تەنیا 35,000 بوو. لە حەڤەی شۆباتدا شاری وان لە کۆتاییدا هەموو شارەکەی کەرەنتینە کرد لەبەر بڵاوبوونەوەی خێرای ڤایرۆسەکە. چۆن ئەویان کرد؟ دەڕۆن لە دەرگا دەدەن، لە دەرگای زۆر دەدەن. دەبێت لەم تەلارەدا لە هەموو دەرگایەک بدەین. دوێنێ سەرپەنجەکانم هەمووی سوور بوو. پلەی گەرمی لەش چەند بێت ئاساییە. پێویست دەکات چی بهێنین. نەخۆشی تر هەیە کە درێژخایەنن وەکوو فشاری خوێن و نەخۆشی شەکرە. لی بەتەنها 1000 کەسی پشکنیوە بۆ ئەوەی ئەو کەسانە بدۆزێتەوە کە نەخۆشن لە ژێردەستی ئەودا یان ئەوەی ناونراوە تۆڕ. کوڕەکەم وا دەزانێت کار دەکەم بۆ پاو پاترۆل. دوای ئەوە بە باوکی وتبوو ئەگەر بارودۆخەکە ئاوایە چی بکەین؟ خەوی ناخۆشی بینی بوو. وتبووی دایکم لە نەخۆشخانەیە. وایزانی من نەخۆشم. ئەمە ببوو بە ڕۆتینێکی ڕۆژانە بۆ کارمەندانەی لە کۆمەڵگەی وان کاریان دەکرد لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەدا بۆ ئەوەی ڤایرۆسەکە لە خەڵک دوور بخەنەوە. شارەکە ڕێوشوێنی تونتر دەگرێت هەبەر. بۆ ئەو کەسانەش کە پێویستیانە بڕۆن بۆ نەخۆشخانە پەیوەندی بکەن بە ناوەندەکانەوە بۆ دوورخستنەوەی مەترسی. خەڵک لە ماڵەوە دەهێڵنەوە، تەنیا ئەوانەی باری لە ناکاوێن هەیە یان ئەوانەی بۆ نەخۆشی کۆرۆنا دێنە دەرەوە ڕێیان پێدەدرێت. پێداویستی و میوە لە ڕێی ئینتەرنێتەوە دەکردرێت لە دەواازەکاندا دەنرێ دوایی کەسەکە دێت و دەیبات. سڵاو بتنێرم بۆ نەخۆشخانە؟ نەخێر. دەتوانیت دەرمانێکمان بدەیت لەبری ئەوە؟ هیچ تۆمارێکی پزیشکیتان لا نییە؟ هەر تۆمارێک بێت. نەخێر یەکێکم هەیە لە نەخۆشخانەی گشتی وهانەوە بۆم کراوە بەڵام نایدۆزمەوە ئێستا. کەواتە پەیوەندی دەکەم بە نەخۆشخانەوە. دەتوانیت دەرمانێکی ئەمکەرەوەم بدەیتە؟ بمبورە ناتوانم. پێویستم بە تۆمارەکانە باشە؟ بەڵێ تەواو بوو. ئەو ڕەتی کردەوە وتی ئازارم نییە. شنەوەی گورچی لێی کردووە تێدەگەیت؟ بەڵێ تەواو. دوای ئەمە چی دەکەیت؟ دەرمانی بۆ دەهێنم. دوای ئەو ماسک و پاکەرەوەی بۆ دەهێنم. نایەوێت هیچ بڵێت. مانەوە لە ماڵەوە باشترین ڕێگایە بۆ بڵاو نەبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە، بەڵام قوربانی بۆ ئەوەش هەبوو. هەمووان کارمانەیە. دەمەوێت بڕۆمە سەرکارەکەم. ئێمەش خەممانە. من پێت دەڵم کۆمپانیاکەم مایە پوچ دەبێت. بەڵێ بەڵێ بەڵێ. بزانەت چی دەکەیت. 3 ڕۆژ بوو بە 6 ڕۆژ. دوای ئەوە بوو بە 14. خوا دەزانێت چەندی پێدەچێت. لەگەڵ ئەوەدا هێشتنەوەی خەڵکی وان لە ماڵەوە کلیلە بۆ وەستاندنی ڤایرۆسەکە لە بڵاوبوونەوە. ڕای ڕێکخراوەکە ئێمە ئەوەیە دوای ئەوەی زۆر بە وردی سەیرمان کرد لە چەند ڕێگایەکە و گومان لەوەدا نییە کە پاڵەوانێتی چینیەکان بۆ بڵاوبوونەوەی خێرای ئەم ڤایرۆسە ئاراستەکەی گۆڕی کە خەریک بوو بە ناڕێکی و خێرایی بڵاو دەبووە. هەرچەندە هێشتا نەخۆشیێکی کوشندەیە، بەڵام پێم وایە بۆ ئێمە زۆر گرنگە ئەو بزانین کە خەڵکی وهان وان دەرخست کە هەموو جیهان قەرزاریان. کاتێکش نەخۆشیەکە کۆتایی دێت، هیوادارم شانسی ئەومان هەبێت سوپاسی خەڵکی وهان بکەین بۆ ڕۆڵی بینیان لەبەر ئەوەی
زۆرمان خەڵکێکی زۆر لێرە ئازاری چێشت بەڵام خەڵکی ئەم شارە بەڕاستی بە خۆناغێکی قورستا تێپەڕین هێشتا هەر لەو بارەدا دوای مانجێک لە قەدەغی هاتوچۆ وا دیارە شتەکان خەریکە کۆتایی دێت زۆر لە پارێزگاکانی تر حاڵەتی زۆریان تۆمار نەکردووە لەو کاتەوە لەو وانیش ئەوانەی تووشی نەخۆشیەکە بوون پێویست ناکە زۆر چاوەڕێ بکەن تاکو و پشکنینی ناوچیان بۆ بکرێ ژماری توشبەکان ڕۆژ بە ڕۆژ تا دێت کەمتر دەبێتەوە پزیشک و کارمەندەکان ناتوانن پشوو بدەن بەڵام وڵاتەکە پشتیان دەگرێت دەبێت ژیانمان باشتر بکرێت یارمەتی زۆریش درای بەڕاستی ئێمە بۆ دەزانین پێشتر وام دەزانی کە بە تەنها شەڕ دەکەین لە ووهان دژی ئەم ڤایرۆسە بەڵام دوای ئەوە زانیم کە هەموو وڵات لەگەڵمانە پێم وایە ئەم نەخۆشیە دەڕوات بەڵام یادەوەری قوڵ بەجێ دەهێڵێت لە ناخماندا جەنگەکە هێشتا کۆتایی نهاتووە بەڵام ئێستا کۆمەڵگە سەیری پێشەوە دەکات بۆ ئەو ڕۆژانەی ژیان و خۆشەویستی دووبارە دەست پێ دەکاتەوە سندوقی پاندۆرا کرایەوە کارەساتی هێنا ترس و نەخۆشی هێنا بەڵام هێشتا شتێک لە سنووقەکەدا ماوە ئەویش هیوایە تاکو هیوا ما بێت هەموو قورسەکانی پێشوو لەبیر دەکرێت